وڵی کاکە ئەمە مەزموعەک تەڕەفرۆشین زۆری لەسەر ڕێگای جوندیا ئیشەکەین یعنی چەند ساڵێک ئەمە ئەو کەس کەسابە هەموو خەڵکی فەقیرە ئیشەکەین لەو جادەی لێرانە مرور هەموو ڕۆژێ دێ دەرنەکە غڕامەنەکە سیار ئێستا لە چەند سەعاتە سیاری عەزیزکردنە تا بەیانی سیارەکە هەو نادەینەوە نزانم بەتاوان چ تاوانەکەن کردێ کەسابەتەکەین لێ ناگەن لە هەموو شاری کوردستان لە هەموو شوێنێکی تەڕەفرۆشەیە بەس لە قەزای سۆران نابی لە قەزا سۆرانیش گومرێک ئەرێ نابی چونچە گومرێکی شەخسیە ئارێ نابی ئەنگۆیشکە تەنها نەبی یەک نەفەر ئەو داهاتەوە یەک نەفەری بیتن ئێمە دەمەکە کاسبکارین لە ناو قەزای سۆران هەموو خەریکەمان ناسین و حکومەت ئاگادار ئەکەینەوە کە بەڵێن پێدا جێگان بداتێ بە هیچ جێکی بۆ مەدابین نەکردیا بەڕاستی بەس قەزای سۆرانیشوە ئەبینی لە هۆی تاکە شخصیەوە ئیشەکرێکە ئەویش هەم مقاویلە هەم توجارە ئەبێتە باعثی ڕزقی ئەم فەقیرانە یعنی ئەمە سندوقی تەماتیان دەگزار بە 1500 دەکەن لە دوکانان چیلۆی بە 500 دیناریە ئێستا سندوق 6000 وەستی بەهۆی هەرزانی لە مەناو گرفتی زۆرن لۆ پەیداکەن ئەمەش ئەنەوێ لە ڕێی شارەوانی و قایمقام هەرگوێمان لێ ناگری بەڕاستی ئەمەش ئەنەوێ حکومەت بەهانان وەبێ لۆ ئەوەی هەم فەقیر ئیستیفادە بکە هەمەمی ئیستیفاد بکەین